تاقیکردنەوەی خوێندنی باڵا لە سەراستی کوردستان بەڕێوە چوو. بە پێی ئامارەکانی وەزارەتی خوێندنی باڵا 15728 خوێندکار بەشداری تاقیکردنەوەی باڵای ماستەر و دکتۆرایان کرد کە ئەوەش بۆ پەرەپێدانی ئاستی زانکۆکان و خوێندنی باڵا گرنگی خۆی هەیە. هەموو لایەک دڵنیاکەینەوە چۆن قوتابیانمانە ناو هۆڵەکانش دڵنیا کردوتەوە پێشتیش ڕامانگەیاندووە سێ کوچکەی شەفافێت و دادپەروەری و هەری یەکسان نابێت بە هیچ شێوەیەک تەجاوز بکرێت. وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەمە زۆر جەخت دەکاتەوە. داوامان لە مامۆستا بەڕێزایانەکان و ئەوانەی کە تەسیحات دەکەن و ئەوانەی کە سکاڵاکان وەرەگرن و ئەوریژنە تایبەتمەندیانەی کە دایانەنین و ئەو بەڕێزانی کە ناو هۆڵەکانە چاودێری هۆڵەکانەکەن ئەو مەبادی ئەنە پێشەل نەکەن ڕێگە نادێن هیچ جۆرە دەستێوەردانێک هیچ جۆرە مەنسوبێت و مەحسوبێتێک لە پرۆسەکە بێتەکایەوە. تاقیکردنەوەکە ماوەی 3 سەعاتی خایاند و لە 6 بەشی جیاواز خوێندکار تاقیکردنەوە ئەنجام دەدەن. خوێندکارانی خوێندنی باڵا دەڵێن پێویستە وەزارەتی خوێندنی باڵا کێشە و گرفتەکانی بەردەم خوێندنی باڵا ئاسان بکات تا ساڵانە ڕێژەیەکی زیاتر خوێندکار بتوانن بەشداری تاقیکردنەوەکە بکەن. بەشێک لەو خوێندکارانی کە نمرەکانیان کەمە یان نمرەکان نەگەشتۆتەوە ئاستی کە باوڵێن ماستەر شمولیان بکە ناتوان تەقدیم بکەن یا بێبەشە بن یا بە مەجبوری ئەبێ بڕۆن دیبلۆمی باڵا بخوێنن دوای دیبلۆمی باڵا دووبارە دیسانەوە تەقدیمی ماستەرکردنەوە. ئەمە بارگرانیە بۆ بەشێک لە خوێندکاران چونکە ئەو کەسی کە بێبەشە بێت لە ماستەرەکە دیبلۆمی باڵاکە بخوێنێ لە هەمان کاتا بێت دووبارە ماستەرەکەشی دووبارە بکاتەوە کەواتە ئیشەکەی بێ بە دوو ئیش. ئەم ساڵ زۆر باش بوو. ئەم ساڵ دەرەجای ینی کەم کرایەوە تۆ لە 60 بەکەلۆرۆس ئەتوانی تەقدیمکەی و تەمەن باش بوو ینی تەمەنیش تا حدە باش بوو بەڵام ینی ئەم ساڵ هەستەکەم ئاسانکاری کرا. ئەم ساڵ باش بوو بەس عەدەدی کورسیەکان کەمە. ئێستا ئێمە لە خاص یەک کورسیە و نزیکی 7 کەس تەقدیمی کردو کە لە چاوخوا زۆر نییە بەڵام بۆ منافەسە زۆرە. لەسەر ئاستی زانکۆی هەڵەبجە ئەوە یەکەم جارە بەو شێوە فراوانە تاقیکردنەوەی خوێندنی باڵا ئەنجام بدرێت. سەرۆکی زانکۆکەش دەڵێت لەگەڵ زانکۆکانی دیکە دەڕۆین و دواناکەوین پێویستیان بە ئەو جۆرە تاقیکردنەوانە هەیە بۆ زیاتر پێشکەوتنی زانکۆکان. ئێمە هەر کاتێ وەزارەتی خوێندنی باڵا ماستەر و یاخود خوێندنی باڵا ڕاگەیەنە بێگومان ئێمەش لەگەڵیانین هیچ کاتێک دواناکەوین هیچ کاتێک کارێک ناکەین کە لە دوای زانکۆکانی ترەوە بین. ئەگەر ڕێگەمان پێبن هەڵبەت ئێمەمانەوێت هەموو ساڵێک نەک جارە دووجاریش بکەین بەڵامەوە لە ڕێی یاسا و ڕێنماییەوە نابێت. بۆیە ئێمە هەر کاتێک خوێندنی باڵا یاخود وەزارەتی خوێندنی باڵا ئەمە ئاعلان کاڕاگانی بۆ بکە ئێمەش بە هەمان شێوە لەگەڵ زانکۆکانی تریاکاری خۆمانەکەین بەپێی ئەو توانا و هێزەی کە لە زانکۆکەماندا هەیە. پاش 2 ساڵ نەکردنەوەی خوێندنی باڵا ئەم ساڵ دەستی پێکردەوە و تاقیکردنەوەی خوێندنی باڵا بەڕێوە چوو. پێشکەشکارانی خوێندنی باڵا دەڵێن پێویستە مەرجەکان لەسەر خوێندکاران ئاسان بکرێت و کێشە و گرفتەکان چارەسەر بکرێن تا خوێندکاری زیاتر دەرفەتیان بۆ بڕەخسێت بەشداری تاقیکردنەوەی خوێندنی باڵا بکەن. ئەوە ژەنگاوێکی گرنگە بۆ پێشکەوتن و بەرزکردنەوەی ئاستی زانستی زانکۆکان. سامەر فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.